پێش بەشداریکردنم لەم پرۆگرامە تەرکیز و یادگەم زۆر خراپ بوو. ئەگەر بمویست باە لاپەڕەیەکی قورئان لەبەر بکەم بێک هەفتە لەبەرم دەکرد و دواتر لە بیرم دەچوویەوە. بەڵام سوپاس بۆ خوددا دوای بەشداریکردنم ئەتوانم لە ماوەی 10 خولەکدا 2 تا 3 لاپەڕە لە قورئانی پیرۆز لەبەر بکەم. بۆ لەبەرکردنی ژمارە ئەتوانم لە ماوەی 1 خولەکدا 40 ژمارە زیاتر لەبەر بکەم بە سیستەمی سەرەکی کە باشترین سیستەمە بۆ لەبەرکردنی ژمارە. پێشتر زۆر ناڕەحەت بووم بەدەست کەمی تەرکیز و خراپی یادگەم، بەڵام سوپاس بۆ خوددا بەڕاهێنانکردن لە ماوەی 1 مانگدا تەرکیز و یادگەم 2 هێندە زیاد بووە. بە بەو کەسانش دەڵم کە تا ئێستا بەشدار نەبوون، گەر دەتانەوێت تەرکیز و یادگەیەکی باشترتان هەبێەوە بگەن بە ئامانجەکانتان، بەشدار بن لەم پرۆگرامە تایبەت و پڕچێژە. بەڕاستی ئەم پرۆگرامە هیوایە کە بۆ بێهیواکان. بەناوی خوای گەورە و میهرەبان، من زەیتون عەزیز دانیشتووی هەولێرم، پیشەم مامۆستایە و فێرخوازم لە پرۆگرامی چاڵاکردنەوەی مێشک و بەهێزکردنی یادگە گروپی 24 گشتی لە ئاوەت ئەکادمی. هۆکاری بەشداریکردنم لەم پرۆگرامە ئەوە بوو کە تەرکیز و یادگەم باشتر بکەم و بتوانم قورئانی پیرۆز لەبەر بکەم. پێش بەشداریکردنم لەم پرۆگرامە تەرکیز و یادگەم زۆر خراپ بوو. ئەگەر بمویست باە لاپەڕەیەکی قورئان لەبەر بکەم بێک هەفتە لەبەرم دەکرد و دواتر لە بیرم دەچوویەوە. بەڵام سوپاس بۆ خوددا دوای بەشداریکردنم ئەتوانم لە ماوەی 10 خولەکدا 2 تا 3 لاپەڕە لە قورئانی پیرۆز لەبەر بکەم. بۆ لەبەرکردنی ژمارە ئەتوانم لە ماوەی 1 خولەکدا 40 ژمارە زیاتر لەبەر بکەم بە سیستەمی سەرەکی کە باشترین سیستەمە بۆ لەبەرکردنی ژمارە، کە زۆر سوودم لێ وەرگرتووە لە لەبەرکردنی قورئانی پیرۆز بە ژمارە. و هەروەها لەبارەی خوێندنەوە پێشتر کتێبم دەخوێندەوە، بەڵام لەسەرخۆ بووم لە خوێندنەوەی کتێبدا. بە مانگێک کتێبێکم تەواو دەکرد، بەڵام سوپاس بۆ خوددا تەنها بەیەک هەفتە ڕاهێنانکردن ئێستا ئەتوانم لە ماوەی 2 ڕۆژدا کتێبێک تەواو بکەم. پێشتر زۆر ناڕەحەت بووم بەدەست کەمی تەرکیز و خراپی یادگەم، بەڵام سوپاس بۆ خوددا بەڕاهێنانکردن لە ماوەی 1 مانگدا تەرکیز و یادگەم 2 هێندە زیاد بووە. سەرجەم ڕاهێنان و تەکنیکەکان سوود و گرنگی زۆریان هەبووە، بە تایبەتی ڕاهێنانی خێرابینین و سیستەمی سەرەکی ژمارەکان و لەبەرکردنی بینینی و بیستنی کە سوودێکی ئێجگار زۆرم لێوە بینیوە. و زۆر سوپاسی سەرجەم ستاف و ڕاهێنەرەکان دەکەم کە ماندوونە ناسانە هاوکارمانن و هەمیشە یارمەتی دەرمانن بۆ پێگەیاندنمان. ستافێکی جێی متمانەن، سەرکەوت و سەرفراز بن، خودای گەورە پاداشتی بەخێریان بداتەوە. و بەو کەسانی تا ئێستا نەگەیشتن بەو ئەنجامانە دەڵێم کۆڵ مەدەن و بەردەوام بن لە ڕاهێنانکردن، دڵنیا بن دەگەن بەو ئەنجامانەی کە بۆی هاتوون، پشت بە خوددا ببەستن و بێهیوا مەبن. و بەو کەسانش دەڵم کە تا ئێستا بەشدار نەبوون، گەر دەتانەوێت تەرکیز و یادگەیەکی باشترتان هەبێەوە بگەن بە ئامانجەکانتان، بەشدار بن لەم پرۆگرامە تایبەت و پڕچێژە. بەڕاستی ئەم پرۆگرامە هیوایە کە بۆ بێهیواکان.